سڵاو دیاردەی ئەم جارەی دەروون و دیاردە باز لە بە بچووک سیرکردن و ببوورە کەواڵم بەڵام بێحورمەتکردنی زمانی کوردیە لە ناو وڵاتەکەی خۆمان بە نمونە ئەچیتە هەندێک ڕێستۆرانت دەردی کۆمەڵێ برادر بۆیان نووسیوم ئەگەر سەرەتەقەیەک ئینگلیزی نەزانی ڕەنگە بمری لە برسا چکە هیچ کام لە ستافەکان کوردی نازانن وەگوا بێت لە ئیتالیا دانیشت بێتی یا لە مەغریب دانیشت بێتی یا لە ئیندۆنوزیا دانیشت بێتی مناڵیە بێت ئەڵێ ناوی مناڵەکە و چییە؟ ئەڵێ ناوی چوزانم ئەڵێ ناوی ئیلینایە هەر لە خۆیەوە ئەڵێ ئیلینا چی ئەڵێ گوڵێکە لە ئەفغانستان ئەی باشام هەموو گوڵە جوانە لە کوردستان هەیە بۆ ناوی نانێ یان بە خراپتر ئەڵێ مناڵەکە ناوی چییە؟ ئەڵێ ناوی فڵانە ئەڵێ فڵان چییە؟ ئەڵێ بە نێرگز لە ئوستورالیا ئەڵێن ئەو ناوە ئەی باشە ئەی بۆ ناوی نانی نێرگز سیرەکەی لە سۆشیال میدیاکە یەک فرێندی ئینگلیزی نییە یەک فرێندی ئەمریکی و بەریتانی و ئینگلیزی زمانی نییە هەرچی پۆستێتی بە ئینگلیزیە عەلە ئەساس ئەمە جۆرێک لە نمایشی ڕۆشنبیری و جۆرێک لە نمایشە کە نازانم بەڕاستی چییە بەهەرحاڵ خۆشحاڵ بووم بە میواناری مامۆستا ساڵح بێچار شاعیر تایتڵەکە بە قسەی جەنابەوەتە شاعیر بنووسە بەڵام من بۆ خۆم و ڕۆژنامە نووسێک زمانەوانێکیشی بۆ زیاکەم زۆر بەخێر بێ مامۆستاجان عەزیەتێکی کێشا لە سلەیمانیەوە هاتی و بەدڵنیایەوە بەرنامەکەمان دەوڵەمەنەکەی لە خزمەت مادام بە زمان بوو بەڕاستی ئەو لاتریش وایە هاتم زمان خەمێکی گەورەی لای من قوربانە بم زۆر بەخێر بێ شوان عەبدوڕەحمان ئەمینداری گشتی یەکێتی ژووری بازرگانەکان جەنابی شێ بەخێر بێ عەزیەتە کێشا هیوادارم بگەینە ئەنجامێک کاک بەرزان عەلی حەما ڕۆژنامەنووس زۆر سوپاس باشەوە حەمێ بار پرسیارەکە بکەمەوە حەمێ پاشگری ناوێنی ئەو حەمێر حەمێ باپیرە نای هەر حەمێ ئەلبەت پێشەوە کاک دەروون دەست خۆش بەرنامەی باشت کردووە لەسەر بابەتێکە کە گرنگە قسەی لەسەرکەین لە حەمەکەەوە دەست پێ بکەین حەمەکە حەمە سەعیە من هەوڵم داوە هەموو شتانە مختصەرکەم بچووکتریان کەمەوە یعنی حەمەکە حەمە سەعیە بچووکە گرفتی گەورەی ئیمێڵمە بوو ئیمێڵی پێدا نانرا بارزان عەلی حەمە سەعید فڵان ئیمێڵی پێدا نانرا لە ئیمێڵی دووکی دیکەم دەست خۆش هەڵبەتە دوو میوانی تری شەر بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمانەیە کاک نادەڕۆستی و تەبێژی گەشت و گوزار جەنابیش زۆر زۆر بەخێر بێ ئەرکەی کێشا بە چەند پرسیارێک بەشداربی لەگەڵمانە و هەروەها مەهاشاین بەڕێوەبەری نووسینگەی تۆمار و لەدایک بوون و مردن لە شاری هەولێر جەنابی شێ بەخێر بێ ئەرەکتان کێشا مامۆسا زۆر بە کورتی پێم بڵێ ئەم بابەتەی هێنا بەرنامەی لەسەر بکەین کاک دەروون لە دەرەوەی تەقلید و مجامەلە من دەستخۆشیت لێ یەکەم ڕاستی لە جەنابەت و لە هەر کەسێک وەر کەناڵێکی تر کە ئاورێکی دڵسۆزانە ئاوڕێکی جدی بداتوە لەم جۆرە کێشانە توانم یەکێکە لە کێشەکانی زمانی کوردی بەداخۆ لێسادا کێشە و قەیرانی زۆرە بەڵام مەسەلەی ناو وەکوی کە لە بەرنامەکە بە منیان کتەوە مەسەلەی ناونانی تیجاری و یان ناوی تەنانەت وەک ئێستا ئاماژەتدا بە حەمە سەعیدەکەی لەمەڕ کاکەش ینی لە ڕێی ناوە ئێمە دەگەین بە ناوەڕۆکیش زۆر زۆر گرنگە هیوادارم ینی زیاتر و زووتر جاری کەژ ئەوڕبێتەوە لە گۆشەی تری مەسەلەی زمان چمێمە بەهێزترین و دیێرینترین پەیوەندی ئینسان لە دەرەوەی کەسا بەس پەیوەندیەکەی خەڵک یەکسەر خەیاڵەچێ بۆ مۆبایل و بۆ فەیسبوک و بۆ ئەوە بەڵام نا گەورەترین وەسایلی پەیوەندی ئەمە زمانە کاک دەروونجان یعنی کاتێ ئێمە زمانەکەمان بکوێتە کێشەیەکەوە بکوێتە اینەکەوە ینی ئەبێ هیچ مانایەک بەپی تەرقیمی جەنابەت بەپی تەرقیمی مەیدانی جەنابەت پێما بێ خێزانی شت هەر لە ژووری بازرگانی سلێمانی کارەکات و بەریەکەوتنی هەیە لەگەڵ ئەم بەرنامەیە و لەگەڵ ئەوە ینی بە بۆچوونی جەنابەت زمانی کوردی بەپی ئەم ئەنگڵەی ئێستا ئێمە دیاریمان کردووە کەوتۆتە با بڵێن خەتەرێکەوە کە بەرە و بێحورمەتی بچێ ینی لەلایەن خۆمانەوە من لە قەوسانی وشەی بێحورمەتەکە ڕەنگە من ئینەکەم لەسەر بێ بەڵام بەڕاستی جۆرێک لە پشتگوێ خستن جۆرێک لە یعنی تۆ بیرە نەچێت تەنانەت هەوڵەکە بوو کە خوێنی قوتابخانەکان بکرێ بە ئینگلیزی ینی تۆ زمانێکی بەپێی هەموو سەرچاوە مێژوویەکان بە تایبەت زمانی کوردی یەک لە کۆنتین زمانەکانی ناوچەیە ینی بەڵام ئەم جۆرە
ینی پشتگوێ خستنە بەڕاستی بێ سەبەبەکان یعنی هۆکارەکانی بدۆزرێتەوە دەستنیشان بکرێت بۆیە منەڵم بەرنامەی تری پێویستەمەی ئەم کارە لە خزمەتانم دەستخۆش بوو وەکووەکو تۆ بزانین با بڵێن لە ڕووی تۆزێک لە ڕووی ئەدەبیشەوە قسەمان بۆ بکەیانی بڵێ ئەمە جۆرێک لە چییە کە بۆ نمونە من مناڵەکەم ناو بنێم لە جیاتی ناوی بنێم بۆ نمونە مەیتر ئازادی تاکە بەڵام نمونونەکەی من مەرجنیە ئەو ناوە بێت لە جیاتی ناوی بنێم خونچە لە جیاتی ناوی بنێم گوڵی چوزانم لە جیاتی ناوی بنێم فلان ناوی ئەم ناوە ئینگلیزی و ئەم ناوە مەغریبی و ئەم ناوە فارسی و ئەم ناوە ئیندونوزی و ئەم ناوانە بەکاریێت کاک دەروون پرسیارەکە زۆر بەجێیە ئێمە گەر بگەڕێنەوە بۆ مێژووی کورد ینی بە درێژای سەدەکان و بە تایبەتیش ئێمە ئەوەی کە ئێستا لە ژیاندایە سەدەی ڕابردوو کەیتر ئەتوانم بڵێم ئاوێنەیەشی بەرچاوی ئەو نمونێک عزیز جەناب یەکەم بەردەوام ئێمە سێری مێژووشەکەی تۆ لە بەردەمی هەڕەشە و داگیرکردن و سوتاندن و ئاوارە بوون و هەموو ئەو حاڵتە نەگەتیفانە بووین کە ئێساشی لەگەڵدا بێ دوژمنانی ئێمە کە بەداخەوە زۆر جار خۆشمان مباشر یاغن مباشر ئەنی پشتیوان و هاوکاری و جۆرە لە سیاست بووین ئینسانی کوردوای لێکراوە یاوا فێرکراوە هەمیشە خۆی بە کەمتر ینی زعیفتر لاوەستر دەرەجە دووتر و سێتر و چەندتر ببینێتەوە ینی پێی باش وەکو جەنابە دامەژەتدا لە سەرەتای بەرنامەکە ئەکاونتێکیە ڕەنگە 4 مۆزا و پرزا و خاڵۆزای خۆی فرێندی بێ بەڵام پۆستەکەی ئینگلیزیە ناوەکەی هەوڵەدا بە ئینگلیزی بێت یعنی وشەیەکی ئارت وشەیەکی ئەوەی تێکە ئەوە بەڕاستی ڕێژێکی لە پەروەردەیە یەکاک دەروون ڕێژێکی پێوەندی بە پەروەردەوە پەروەردەی چ لای بڵین پەروەردەی دەوڵەتی ئەوە خوێندنگە دواتر پەروەردەی خێزانی بەشێکی تریشی ئەو شێوە گشتەیە کە بەڕاستی تاچی کورد دەبێ خۆی لەوە ڕزگار کە ینی کە دەرەجە دوونیە بەڕاستی دەستخۆش یعنی زمانی خۆی بەکەم نەزانێت بەدڵنیە بنووسێت دەروون ئاردی تر ئەمە مهمە لە جاتوی بنووسێت دەروون کاک بەرزان دووبارە بەخێر بێ من تۆزێک کاکشوان بە تەسنیف و شت ناڕۆن ینی ئەمێ بزانم من و تۆ لە فەیسبوک فرێندین ینی لە ماوەی ڕابردووشا لەسەر ئەم بابەتەی کە باسیەکەین کۆمەڵی قسەتە بوو کۆمەڕی ڕخنەتە بوو هەر بۆیە حەزم کرۆک و ڕۆژنامەنووسێکی ڕخنەگر لەم بابەتە بەشداربی لەگەڵما ینی ئەم دیاردەی کە ئێمە باسیەکەین شاید مەسەلەن کەسێک لە دەرەوە بڵێ من ئازادم لەوەی کە دوکانەکەم ناوانێم چی ئازادم لەوەی کە مناڵەکەم ناوانێم چی ئازادم لەوەی کە چۆنی قساکەم یعنی هەندێک بەڕێز هەیە هەندێک برادەر هەیە ینی لە کۆی 10 دقە قسەکردن ئەگەر قسەی لەگەڵا بکەی 5 دقەی زمانی تریتەیەەکە این جۆرێک بووە بە جۆرێک لە نمایشکردن و جۆرێک بووە لەوەی کە مەسەلەن ئۆکەی و نازانەوە ها جۆرێک لەوە چۆنەڵی تر بۆ بە براندێکی تر نازان براندێکی باشە یا خراپە بەڵام ئەمانە قابلی ڕخنەنیان ئەمانە ئازادی تاکەن بام ئەو کێشەی سەرەتای بەرنمەکە باست کرد باست لەوە کەرەگەر چەند زمانێ نەزانی لە ڕێستۆرانتەکە ڕەنگە بمری دوێنێ ئێوارە من تووشم بوو لە بەرەوەی کە نەمزانی مناقش خەزڕەوات مناقش زەعتەر مناقش جوبنە البەیرونی نازانممانەچین بەڕاستی وەکو نابینا سەیری ڕسمەکانیم کرد بە پێی ڕسمەکان ئالەوەم بۆ بێنە ئەویش ئەبێت دەسم خسایەتە سەری ئەو جات یەگەی من چیمەوێت وڵا پێم خۆشە بەم نمونەزی هەمووی هێناوە یعنی ئەمە نووسراوە چی ئەمە مناقش جوبنە البیرونی مناقش جوبنە الشامیە نازانم مناقشە من عەرەبی باش نییە ئەڵبەتە هەمووی مناقش گریمان باوکی تۆ چێتە ڕێستۆرانتێک ینی باشە فەرموو باش لە بەرەوەی نەبزانی من بە برسێتی زۆر جارە گەڕێمەوە لەو ڕێستۆرانتەوە تووڕەشە بم بۆی ئەوەی گرنگە دوو کێشەی زمانمانەیە کاک دەروون دوو کێشەی زمانمانەیە لە کوردستانە کێشەیەکیان کێشەی فەرەنگە ستراکچەرە ئێمە نەتەوەیەکی چەوساوێن نەتەوەیەکی ژێردەستە بووین زەختمان لەسەرە گوشارەکانی عەرەب تورک فارس نەتەوەی تر لەسەر ئێمە بۆ ئەمە تەبیعیە بە مروری زەمن 300 400 500 هەزاران ساڵ تۆ گوشارە لەسەرە ئەو شانە تێکەڵە بێ وەکو منێ سەوتم زەخت وتم کێشە مشکیلە ئەو دەستەواژانە بەرەنجامی ئەوەیە بەڵام من وەکو سپۆڕی قسە ناکەم لەسەر زمان ئەو کێشەیە کێشەی ستراکچەریشی سپۆڕەکانە قسەی لەسەر بکە ئەوەی پێویستە قسەی لەسەر بکرێ ئەو کێشەیە ئەمە کێشەی قایمقامە واتە کێشەی ئەمە پێویستی بەوە نییە ئێمە ئەدانشین ئەکادیمای زمان و زانکۆ خەریکین بڵین ئەمە بۆ وایە ئەمە قایمقام ئەتوانێت فەرمانێ دەرکە
پارێزگاری شارەکان پارێزگارەکە توانێت فەرمانێ بگشتێنێ بەسەر قایم قامیەتەکانە قایم قامیەتەکانیش بڕۆن بە فەرمانەوە بڵێ مناقش جبنە چییە؟ پرسیارێکی سادەیە بڵێ مناقش نازام خەزەرەوات فڵان چییە؟ ئەمانە چییە؟ ئەنی من بۆ ئەوەی کە لە فەیەکی ئاسایی بخۆم لە ئێشە لە ڕستۆرانتەکانی کوردستانە ئەبێ عەرەبی، ئینگلیزی، تورکی زۆر جاریش فارسی بزانم. زمانی کوردی زۆر بە باشی بزانە کارە دەست ناکەوێت زمانی ئەوەی کە پێڵێن معرەزی علوجەکان زمانی شێخەڵاو بەر بەلەدێکە و زمانی ئەوەیە زمانی ئەکادیمیان نییە هەتا ئێسش لە زانکۆکانی توە بەجلی کوردیەوە بڕۆ دەرەکرێی بەجلی کوردیەوە فڕێ دەدرێتە دەرەوە یەک ڕۆژیان داناوەت و ڕۆژی جلی کوردی و هەڵەپەڕن و ئەوانە شتێکی ترەمەیە گرنگە گەر دەرفەت مەبێ ئەوانەش بڵن شتێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە کوردەکە ئەچێت 4 ساڵ لە ئەسکەندە نافە لە یەکێ لە وڵاتانە بێ لە ئەوروپا بێ لە ئەمریکا بێ لە یەکێ لە شوێنانە بێ ڕێستۆرانتێک کاتەوە ناوێنێ ڕێستۆرانتی سلێمانی ڕێستۆرانتی شەقڵاوە فڵان ئاوای ناوەنێ بە کوردی بە گەورەیە نووسێ لە سویت یا پراخە فرۆشێ کفتە ئافرۆشێ یێتەوە بۆ کوردستانە نووسێ ئیڤڵ ڕێستۆرانت کافێ نازانم جاکسن ئاوای ناوەنێ ئەمەی ناوەنێ لەوێش کۆپەرژینە و سوفلاچیە فرۆشێ دێدێکن تاچین پێ فرۆشێ یعنی تۆ ئەگەر بڕۆی بە جلی کوردیەوە بڕۆیتە ژوورە حیاتە چێ ئابڕوتە با لەو دوکانە تۆ لە ڕێستۆرانتێکی کوردستانە بڕۆی بە جلی کوردیەوە بڕۆی ئەمانە هەر هەموو ئەو شتانن کاک دەروون ئەمانە هەمووی ئەو شتانەی کە من ڕۆژانە کۆیەکەمەوە حەزەکەم بەڕاستی ئەوانە پیشان بدرێ ڕاستە بێ بە ڕێکلام لە ڕێی میدیاییەوە بەڵام پێمان بڵێ شش تاوق چییە بەڕاستی نازانم چییە بەڕاستی نازانم چیە بمبورن واڵێم بە هیچ شێوەیەک فەرموو بڕۆ سەیری هەمویان بکە بزانە کە کوردیتیان نییە هیچی بە کوردی نەنووسراوە بە عەرەبی ئەگەر نووسی بێتی بەرحاڵ بمبورن کەواڵێم هەرگیز پێم وانە شارۆچکەی عنکاوە لە هەولێر بەشێکە لە کوردستان هەرگیز پێم وان نییە بەشێکە ئەڵێ ڕۆمایە ئەڵێ ئیڤاتیکانە لە ناو ڕۆما من لە گوندێکم وانی پێ لە گوندی مۆدێرنەوە و سیتی مۆدێرن و شتانە دانیشم باشە لەوێ بێ بچم تەبەقی هێلکە لە ئەو سوپەرمارکێت تەبەقی هێلگە بە ئینگلیزی بکڕم 2 کیلۆ تەماتە بە عەرەبی بکڕم دەبێ زەیتی زێر بە تورکی بکڕم کەی دەر کوردی تۆ بەس ئەوە ئەگەر تەکسی ڕاگری کوردی دەستخۆش کاک شوان پێشوی بێمە لای تۆ لەسەر ئەو قسانەی کاک بەرزان ئێمە پاکێجێکی دراماتیکمان ئامادە کردووە با بینەری ئەوە بین یەکێک لە کاک فەرمان وەکو پرۆدیوسەر چۆتە ڕێستۆرانتێکەوە ئەوێ بە کوردی داوای خواردن بکە با بزانین چی بەسەری فەرموو خواردنی ئێوارە چتان هەیە بۆ ئێوارە کوردیش نازانێت تۆ It's okay. 4 dinar, what do you have? 4 dinar, we have pasta, we have burger, and salads. خواردنی کوردیتانیا؟ کوردی؟ خواردن؟ خواردنی کوردی؟ Yani, I mean traditional Kurdish food? No Kurdish food. No Kurdish food? Why you don't write a Kurdish name in your menu? Because that was a mistake. After Ramadan, we will have it. You will have Kurdish. Because you know it is important if you write English, Arabic and Kurdish. Because somebody they don't know, they don't read Kurdish and English, right? That's it. بەڕای تۆ کاتێک لە ڕێستورانتێک لە شاری هەولێر یان هەر ڕێستورانتێک دادەنیشی کە دەبینی بە زمانی کوردی داوا لێ ناکەن کە چیت دەوێت یان بۆ چیاتیان چی دەخۆی هەستی تو چۆنە لەو کاتە پێت وانێ چرشی ناخۆشە کە زمانی کوردی لە نێو ڕێستورانتەکانە شاری هەولێر نیانە کوردستان بەگشتی وڵی زۆر ناخۆشە کە ئەجی هەستێکی غەریبی ینی پێویستە ینی ئەو شتە هەبێ زۆر باشە هیوادارمە هەموو ڕێستورانتەکان منیۆی کوردیان هەبێت و بۆی ئێرە کوردستانە هەرە بێ ئەو شتە هەبێ
دەستخۆشەر من لە پاکێجەکەوی تێبینیم کرما مۆساکاک شوبانیانی بەشێکی هەرە زۆری ئەو قوتعانەی کە وێنە گیرا بوو نازانم دیسکۆس فسکی و پارادیسۆ و ئەنجیلا و گریل و ینی هیچی ناوی کوردی نییە من پێم خۆشە کاگنا دەڕۆستی وەرگرم کە لەسەر پێڵ لەگەڵمانایە و تەبێژی گەشت و گوزار منەمەوێ یەکەم پرسیارەوە لێ بکەم کاک نادر ینی ئێوە بە چ پێوەرێک ناو ئەبەخشن یا کەسێک کە جێگەیەکە کاتەوە تەڵەبی ناونانی جێگەکەیە کات ئێوە بە چ میکانیزمێک ینی چ پرانسیپێکتانەیە بۆ پاراستنی زمانی کوردی و بۆ بەخشینی یا ئەپروفکردنی ئەو ناوەی کە خاوەن با بڵین خاوەن مڵکەکە بە ئێوەیە. زۆر سپاس کاک دەروون بۆ بەڕێستان و بۆ بەرنامەکتان دەستخۆشیتان لێ دەکەین هیوات ئەرین سەرکەوتوو بیت و ئەنجامێکی باشی هەبێت. سەبارەت بە شوێنە گەشتیاریەکان و ناولێنانی شوێنە گەشتیاریەکان زیاتر هەوڵ دەدەن بە جۆرێک ناو لە شوێنەکانیان بنێن کە ناوێکی جەزاب و سەرنجڕاکێشبی بۆ گەشتیار و زۆر جار تەوجی خۆیان یاخۆ ئاراستەی خۆیان بە وڵاتێک بە شوێنێکی دیاریکرا و بە بقعەیەکی جوغرافی و یان بە نەتەوەیەک و بە زمانێک ئاراستە دەکەن بۆەوەی سەرنجی ئەو شوێنە ڕابکێشن چونکە خزمەت گوزاریەکانیان خواردنەکانیان یان شێوازی میوانداریەکانن و با بازارکردنی بۆ دەکەن کە لەوێ میوانیان بۆ بۆیە هەوڵ دەن ناوەکەشیان ناوێکی جەزابی ناوچەی خۆیان بۆ پرسیارەکانی ترێمەوە و کاک شوبان با تۆزێ پرسیارەکانمان سەریەکەین تاوەکو و کێشێسا تێگەشتین یعنی ئەمە دیاردەیەکی منەشیاوی ئەم کۆمەڵگەیە وەک بە پاکێت پیشانمان نامامۆسایانی بە ناو پیشانمانایانی بەوازەح ئەم ئەیبینین ینی با وردە وردە بەرەو چارەسەر بچین ینی بەرە ئەوە بچین چۆنی معالەجێم حاڵەتەکرێت یعنی جەنابەت وەکو حکوومەت با بڵێن ئێوە چیتان کردووە یا هەستان بەم کێشەیە کردووە لە کۆمەڵگەیە؟ بەڵێ زۆر سپاس کاک دەروون مەسلەی ناو بابەتێکە لە ڕووی یاسایی و ڕێک خراوە ئەوەی کە هەیە ئەگەر مرۆڤەکان کە لەدایک دەبن شوێنێکی تایبەت هەیە کە ناوی ئەو مرۆڤانەی لێ تۆمار دەکرێت هەروەها لە جیالەوە هەموو ئەوانەی کە ناو بۆیان دەستنیشان دەکرێت و تۆمار دەکرێت پێویستە لە تۆماری بازرگانی لە سجلی تیجاری لە ژوورە بازرگانیەکان لە کوردستاندا تۆمار بکرێتن. لە هەموو جیهان ئەو شوێنانی کە کاری بازرگانی دەکەن ئیتر لە سەرتاشخانە و لە سنتەرێکی بچووکەوە تاوەکو دەگاتە کۆمپانیا پێویستە لە تۆماری بازرگانی لە ژوورە بازرگانیەکان بە پێی یاسا کە بۆی دیاری کردیا لە چۆنیەتی تۆمارکردنی و شێوازی تۆمارکردنەکەی و حەزمی کارکردنی ئەو شوێنەی کە کاری بازرگانی پێوە دەکات. بۆ نمونە ئەگەر سەرتاشخانەیەک هات و ناوەکەی تۆمار بکە یاسا ڕێگا و ڕێسای تایبەتی بۆ داناوە چۆن دەتوانێت ناوەکە تۆمارکە کۆمپانیاش بە هەمان شێوە و ڕێستورانتیش بە هەمان شێوە. ئەوەی کە هەیە لە کوردستان زۆربەی ئەو شوێنانەی جەنابەت ئێستا من لە راپۆرتەکە بینیم دەتوانم پێت بڵێم بەشێکی زۆری ئەو شوێنانە لە ڕووی یاساییەوە خۆیان تۆمار نەکردووە. ئەو ناوانە یاسایی نینە یاسایەکانی کە بەرکارە لە هەرێمی کوردستان ڕێگە بە تۆمارکردنی ئەو جۆرە ناوانە نادا. بۆ نمونە ئەوەی کە ئێمە ئێستا لە ژووری بازرگانی ناوەکانی پێدا تۆمار دەکەین ئێمە وەکو یەکێتی ژوورەکانی بازرگانی پیشسازی لە هەرێمی کوردستان ئێستا کە لەگەڵ حکوومەت لە کێشەینە ئەوەی کە تەنها بۆ ئەوەی وەبەرهێنی بیانی ڕابچێشینە هەرێمی کوردستان یاسای بازرگانی ژمارە 30 ساڵی 1984 بەرکارە هەم لە عێراق هەم لە کوردستان. کاک دەروون حەز دەکەم لەوە کەمێک تەفاسیلێکی بچووکی بدەمێ. ئەو یاسایە لە کوردستان کاری پێ دەکرێت بەپێی ئەو یاسایە لە غەیری زمانی عێراقی کە عەرەبیە نابی من ناویتر بدەم. بەڵام دوای ئەوەی لە 2005 دەستور کە زمانی کوردیش دەکاتە زمانی عێراقی و ڕسمی و فەرمی من لەو کاتەوە دەستکراوە دەبووم بۆ ئەوەی کە من ناوی کوردی و عەرەبی تۆمار بۆ نمونە ئەگەر ناوەک لەبەر لە 2005 تۆمار کرابی کوردیبی گئبی کراوە بە ک کراوە بە ف لەبەر ئەوەی فۆنتی کوردیش قبول نەبوو. باشەی بەپێی یاسایە بەپێی یاسا چۆن ێستا تۆ شتێکی سەیرە وروژان ینی تۆ بەپێی و یاسایی کە جەنابەت بچووکمایە تا بتوان بیگەینمە جەنابەت. مەسلەی ئەوەی ئایا چۆن ڕێدرا بەوەی ناوی ئینگلیزی تۆمار بکرێت. هەرێمی کوردستان ساڵی 2005 یاسای وەبەرهێنانی دەرکرد بۆ ئەوەی کە زۆرترین وەبەرهێنی بیانی ڕابچێشینە کوردستان هەم بە ئامانجی سیاسی هەم بە ئامانجی دەوری هەم بە ئامانجی بازرگانی و وەبەرهێنان وا بکەین وەبەرهێنانی ئەوروپا و ئەمریکا وڵاتانی دەرەوە ڕوو لە کوردستان بکەن بۆ ئەوەی دەرفەتی کار دروست بیت و کار بکەن. هیچ وەبەرهێنەرێکی ئەڵوانی ئامادە نییە ناوی کوردی عەرەبی لە کۆمپانیا. هەر لەباری ئەوەی کە باسمان کردما مۆسا منەمێ مەهاخان وەرگرم مەهاشاین بەڕێوەبەری
نووسنگی تۆمار و لەدایکبوون و مردن لە شاری هەولێر ئەمێ وەڵامی پرسیارەکەم بۆ ئەو بکەم بە پرسیار بۆ جەناب بچووکە تۆزێک جیهانەکەی تۆیە. مەها خان سڵاو لێ بێ خۆشحاڵ بووم کە بەشدار بووی لە بەرنامەکەمانە. منەمێ ئەوە لێ پرسم بەپێی ئەو ئامارانی کە ئێستا لە بیر و لە فکری توە ئەمێ نزیکترین ئاماری چەند مانگی ڕابردوون پێ بڵێ، یعنی ڕێژەی ناونانی مناڵەکان لە شاری هەولێر لە پایتەختی کوردستان نسبەی ناوەکان ڕێژەی ناوەکان لە بینی لە نێوان کوردی و منیش خەریکە هەموو یەکەم بە کوردی لە نێوان کوردی و زمانەکانی ترە پشکی شێری بەر چ زمانێک کەوتووە، پشکی شێری بەر زمانی کوردی کەوتووە، ینی زۆرینەی ناوەکان بە زمانی کوردینیان ناوەکانی ترن. بفەرموو. زۆر سوپاس کاک دەڕون بۆ میێوانداریت. لە ناحیەی ناوەکان بەڕاستی ناوی کوردی و ناوی عەرەبی و ناوی ئەجنەبی هەموو جۆرە ناوەکمان بۆ دێتە لایمان. یعنی ناو کوردیەکان بەرێژەی لە سەدا چلا، ناو عەرەبیەکان لە سەدا 45، ئەجنەبیەکان لە سەدا 15. یعنی هەندێک جاریش ناو عەرەبیەکانیش بە جۆرەی داواکاری داک و بابەکە بە چ زۆرە دەیانوێت بۆ جۆرە لێیان دەنووسین و تۆمار دەکەین. ئەویش ناو عەرەبیەکان لەلایەنی دینیەوە زیاتر هەندێک ناوەکان داوا دەکەن، بەڵام نووسینەکەی دەگۆڕن دەکەنە کتابە کوردی، یعنی کە کردیکیانە ئەلەساس ناوچی کوردی بەس هەر ناوکە عەرەبیە تەبعاً. ناوە ئەجنەبیەکانیش زۆریان دێن زیاتر ناوە تورکیمان هەیە، ناوی ئەجنەبیمان هەیە کە داوا دەکەن لێشیان دەپرسین معنای ناوەکە چییە، بەڕاستی معناکەشی ناوڵانە چییە. بەس ئەوەندەیە لە جێک ژیانێ بۆ یا لە مسلسلات تا یان هەر شتێک دەستخۆش ناوەکەی دەنووسن و دەستخۆش مەهاخان. من ئەمەیە پرسیاری دووەمە لێ بکەم و ماڵاوی لە تۆ بکەم بۆی کە پرسیارەکانی جەنابە یەکەم بە وەڵامەکانی جەنابە یەکەم بە پرسیار بۆ مامۆستا ساڵح بێچار، یعنی وەکو نمونەیەک وەکو ئەگەر لەبەر چاوت بێت تۆ ینی بەرپرسی ئاماریت زۆرینەی ناوەکان چین چ ناوێکەن لێن چکە تۆ داتایەکی تۆزێک ناخۆشە پێوتین، یانە لە سا چلی ناوەکان کوردیە 45 عەرەبیە 15 بیانیە. ئەو ناوەکان چین چ ناوێکن مەهاخان؟ ناو ئەجنەبیەکان مەسەلەن ئێلمانمان زۆر لۆ دێ، ناوەکی تورکیە طبعاً چەنددار بەخۆم پرسیتم معنای تێدەگەن دەرێن تێناگەین لە مسلسلێکی تورکی وەرمان دەکەن و ناومان لێ نایە ئێلما و چەند ناوی دیکەی ئەوهاش عینەن. ئێستا بەڕاستی زۆر زۆریان لەبیرم نییە ڕاستیەکەی، بەس زۆر شەوهانە هەندێک جار ئەمە معناکەیان پێدەنە چنیە، بەس هەر لەسەر داواکاری خۆیان چۆنیان بۆیە ئەوهایان بۆ دەسەکانە خۆش مەهاخان زۆر سپاس. مامۆستا چی بۆ چیاڵی بۆ ڕێژێرون بەڕاستی لە ناخواڵتەچیم، ینی تۆ لە پایتەختی هەرێمی کوردستانە بڵێ ناونانی منداڵ لە سەدا چلی کوردیە بۆ پێچەوانەکەشی لە سەدا 45 عەرەبیەکە لە دەرەوەی هەر مەسەلەیە کە زمانی داگیرکردە، ینی ئەوە بۆ خۆی ڕوانگەی ئەمنی قەومیەوە لە ڕوانگەی ئاسایشی نەتەوەییەوە کە ئەی بەسمەوە بە دووبارە ناونانیش کاک دەڕون هەر بەشێکی گرنگ و گەورەیە لە ئاسایشی نەتەوەیی. بەڕاستی تۆ لە دنیادا جاری وایە کەسێک ڕەنگە حەو پشتی کورد بوو بێ کە ئەبینی ناوی ئالانە کە ئەبینی ناوی شتێ بێ دانی خۆت سەرنج ڕاکێشە سێریی ژیاننامەکەی پێ بزانێ مە چییە ڕاتی کێشێ ئەدبا. مەسلەی ناونان بە بڕای من دێرەوە ئەگەر ڕێم بێ جەنابێت وەکو ئەگەر چی کۆتایی بەرنامەژنە و ڕاستباردەی بەرنامی جەنابێت من نازانم داوا لە چێ بکەین لە وەکو کاک بەرزان وتی لە ئەکادیمیای ئەوە زمانی کوردیان زانستیە نازانم ئەکادیمیایەکەیە بەداخۆکە لە بەرم لێ ناوەکەوە خۆی لەبەرەوەی ئاکتیڤ نین کارانین بۆیە من لە بەرم لێ بمبەخشە یا لە پەرلەمان ئەگەر لەژنەی چانەیە ڕۆشنبیری یا هەرچێک بەڕاستی حاڵەتەکەی دەگەشتە سوور، ینی بەڕاستی وەکو گڵۆپی ترافیک لە سوورایە دەبێت لوزنەیەک پێک بهێنرێت، دەبێت خەڵکی پەیوەندیدار هەبێت بۆ ناونانی منداڵ بۆ ناونانی دوکان بۆ ناونانی شەقا مجادە و هەموو شوێنێک چوومەیترەمە ئەمە تەواویان ئەمنی قەومیە تۆ چی دەمێنێ بەیانی چی دەمێنێ بەڕاستی ئێمە بە درێژایی ئەو مێژوانە کاک دەرون هەموو شتێکمان لێ داگیرکراوە بەس نەیانتوانێت زمانەکەمان لێ داگیرکەن. ینی تۆ باشترین نمونە باکوورە کە تا ڕەنگە 15 ساڵە 20 ساڵە لەو پێشکەس نەیتوانێت بە کوردی قسە بکە بەڵام توانیوانە بەلاوکو بە حەیران و بە مۆسیقا کە ئێستا خۆشببختانە لە سای خەبات و خوێنەوە توانیوانە زمانەکە زمانێکی ئازاد لە هەموو بەشەکانی کوردستانە لە ڕۆژهەڵات تا ئەم دەقێشکێمەتیین ینی جگەل یەک دوو کەناڵی باڵین کۆماری ئیسلامی تۆ ئەوەی کە بەپێوە وەستاوە زمانەکەتە ینی کە لە مەکتەب یاساغا کە لە گۆڤار و ڕۆژنامە یاساغا
دەی باشە تێمە خۆمان بین لە کوردستانێکی ئازادە ئەوە کار لەگەڵ بەبێ هیچ سانسۆرێک بەبێ هیچ سانسۆرێک بۆ یاڵم بەڕاستی بێ ینی من طبعاً تعنێک بە گوڵەوە بۆ کاک شڤان ئەڵێ ماگەمە لەو ناوانە نیە ینی مەسلەش کوردی هەیە ئەم بەخشێ دەڵێ ئیۆ ئیشتان چییە لە کوردشتێکەکە ینی لە بەرامبەرینەکە من تێناگەم ینی هەموو ناوانە کە من و تۆ معاناتمانێتەوە ڕاگەیانکارێکی من کابراکی نووسرم بەلای ڕۆم ژان نەخۆم عەزاب بەخۆم ناوێکە بینم بە جۆرێکە ڕەنگە من ڕۆژی بە حکومیشەکەم 4-5 جار بەبەردەمی گوندی ئەڵمانیا بڕۆم ێ باشە تۆ وەک جنابە داماژەتدا من بە حکمی شاخەوانیش دێهاتی وام دیوە دەردی کورد لە سوێنگە لەسرم نییە لەسەر جوگرافیایی ینی ئەم گردونەیە نییە ئەوەندە جوانە چ خۆی چ ناوی تۆ بۆچی ینی گوندەکەبی ئەڵمانی بێ بۆ ئەبێ ئینگلیزی بێ بۆ ئەبێ ئیتاڵی بێ ئەمە بەڕاستی کە من کاکشەوان تەبان حەماسی ئەدەمێ هاانی ئەدەم کە ئیشێوان بێ بە جۆرێک لە جۆرەکان یاسا دەستکراوەیان کە لێپسینەوە لەوانشکن چکم ناونانێک تۆ ئەم ناونانە ناوێکی سەقەدەوە یەکێک لە مشکلەکانی تر کە نووسی بوون بیرم نەچێکە شبانجان حتا لە ناونانیش زۆر جار مەسەلەی ڕێنووس پێڵین ینی زۆر یەک ناو لە یەک شارابینی بۆ دوکانێکە بۆ کۆمپانیایەکە بە چوار سپێڵی نێنووسن هەر یەک ناویشە ئێتر ینی من ئەگە زۆر وردیکەمەوە بەڕاستی بێ حتا ئەو دوکانی خەتات و لیڤێکس و شانش کە فلێکس و شانە تەبعەکان بەرپرسن ئەبێ ینی کەسی زمانزان کەسی شارەزا یاخود کە ناوێک چۆ بەردەستی مەرجعەکەی بە تەلەفۆنی بکا بڵێ من کاکدەروون دوکانێکی کۆمپانیایکی ئەوەی ناوەنەیە ڕێنووسەکەی چۆنەیە ئەم شەیە بەڕاستی بێ کوڕاستە بێ دابش بکرێ بەسەر و شوێنانەیە ئەبێ ئەو ناوەلە و کوڕاستەیە هەبێت سنووردار بێ بەڕاستی دەستخۆش کاک شڤانیەوە کەسی مختەستان هەیە ینی کەستان هەیە وەکو مامۆستا ساڵح و نمونونەکانی مەسەلەن لە دەستگاکەی ئێوە لە بابلین مؤسسەکەی ئێوە ئەم خەڵکانی تایە کاتێک کە ناوێژێت ڕاوێژێکی پێ بکەن نیستشارێکی پێ بکەم ئەم ناوە یعنی چی ئەمە چۆن دەرون کێشەکەی ئێمە ئەوەی کە هەیە لە واقعی ناوکۆمەڵگەی ئێمە کێشەی ئەوە نییە کە ئەو ناوانەی تۆمار کراون ئەو ناوانەی تۆمار کراون کێشیان نەمایە لەبەر ئەوەی بە پێی یاسا و ڕێنمایەکان خاڵبندیمان بۆ کردووە ئەوەی کە دەکرێت وەکو دەڵێ فەحز بۆ ئەو ناوە دەکرێتن کە لە ڕووی زمانیوانیەوە تەواوە ئایا سپێڵ و نووسین و فۆنتەکەی تەواوە جگە لەوەی کە تەقدیمی کردی ئایا ئەو ناوە مانایەکەی هەمان ئەو مانایە کە دەناسرێ پاشان ئەگەر ناوی شوێن بێ ئێمە مەسەرەن ناوەکەی پێدەدەین ناکری ئەو ناوە من جوابی وەڵامی پرسیارەکەت نایەمەوە جوابی پرسیارەکە حتمەن هەمانە خەڵکی واتان بەڵێ ئێمە لە هەر ژوورێکی بازرگانی ستافێکی تایبەتمان هەیە بە بەشی ناوی بازرگانی ئەو ستافە هەر هەمویان مەرجع نەکرد دەستخۆش حتمما مەرجع هەیە نعفونکەی با بەڵێ لە دائیرەکەش مەرجع هەیە چونکە هەر ژوورێکی بازرگانی احتیمال مامۆستا زیاتر احتیمادی لەسەر ژووری بازرگانی سلێمانی بێ ئێمە ئێستا کە هەموو ژوورە بازرگانیەکان کە ناوەک تەڵەب دەکرێت هاوڵاتێک کە تەقدیمی دەکا ئەو ناوە بە ئیمێل بۆ یەکێتی ژوورە بازرگانەکان دێ لە یەکێتی ژوورە بازرگانەکان ئێمە دوو ڕاوێژکاری تایبەتمەندمان بە زمانی عەرەبی و بە کوردی هەیە هەروەها لە ژوورە بازرگانەکانی باڵێن باشە ڕاوێژکارەکان و خەڵکانی کە باسیەکەی خەڵکی کار بەڕێکەرن یان خەڵکێکن کە بە فیعلی دڵسۆزیان هەیە بۆ ئیشەکە هەردووک ڕاوێژکارەکە سەروی 35 ساڵ خزمەتیان لە وەزیفەی حکومەت هەبووە تەقاعود بووینە ئێستا کە ئێمە لەبەر ئەوەی خیبرە و زانیارێکی تەواویان هەیە بۆ چارەسەرکردنی و گرفتانە گرێبەستمان لەگەڵیان کردووە بۆ ئەوەی سوودیان لێ ببینین بەڵام ڕەنگە مامۆستا ڕەنگە وەکو کاکشبانیش باسیەکە کێشەکە ئەو ناوانە کە تۆمار نین ینی کێشەکەمانیش نەبن گریمان ئەو دوو بەڕێزەی کە باسێکە و 35 ساڵە کاک بەرزان خزمەتیان هەیە و سەریان سپی بۆ لە ئیشەکەیانە بەڵام لە لای لا بەلاوە بەرپرسێک شوێنێکەکاتەوە گوندێکەکاتەوە بە لای گوندی فڵانەوە ڕەنگە حساب بۆ هیچ کام لەو ڕایانە نەکردنی بۆ تەشجیعکردنی ناوی کوردیش ئێمە بە پێی ڕێنمایی 500,000 دینار زیاتر لەو خەڵکە وەردەگیرێتن لە ڕسومات ئەگەر ناوەکە ئینگلیزی بی تەنها بۆ ئەوەی کە خەڵکەکە هەم بدەین ناوی کوردی تۆمار دەستخۆش کاک بەرزان سوچی چیەکەم کە ئەم دۆخە ئاوا تا ئێرە هاتووەیان ئەوە تا ئێستا کێشێکی زەقەیانی سوچی چیە کە دەردی جەنابەوتی تەبەقێلگەکە بێ بە تورکی بکڕیت و ئەمە نووسراوە شیش تاوغ و ئەمە نووسراوە نازانم چی و سوچی چیە ئەمە هەڵبەتە پێشەوەی سوچی کەسێ دیاری بکەین تاوانی کەسێ دیاری بکەین کاک دەروون لە کوردستانە زمانی کوردی باسی هەرێمی کوردستانە کەم 3-4 شارەکە زمانی کوردی زمانی فەرمی نییە ئەوە قسەی ناو کتێب و وەرەقە و ناوی قانون و دەستور و ئەوانەیە پەرلەمانتارەکانمان لە بەخا بە پێی دەستورەکەی عراقە بێ بە کوردی قسە بکەن بە عەرەبی قسەکەن
ئەمە قەشمەری بۆ پەرلەمانتاراکەین کە عەربی نازانێ ئەڵێن عەربی نازانێ شوێ بچێ بۆ بەغدا بەغداش دەستوری هەیەڵێ ئەبێتەوە بە کوردی قسە بکەیت ئەبێ ئەو متەرجیم دانێ لە کوردستان زمانی کوردی زمانی فەرمی نییە تۆ ئەگەر کوردی بزانی کارت دەست ناکەوێ بڕوانامە لە زمانی کوردیە هەبێ پسپۆڕێتێ بێ هیچ شوێنێ وەرت ناگرێ وە خواردنە بێ بە زمانی ئینگلیزی و عەربی و تورکی و ئەوانە مامۆستا تقریبا وایە قسەکەی زمانی کوردی فەرمی نییە بەپێی کەی بینی کاک بەرزان هەڵبەتەوەی بیرقسمەوە لە هەموو دنیا شاوایە زمان لینکێکی بەهێزیە لەگەڵ ئابوووریە زمان باشە تۆ کەس مەبەستم بوو بەڵێ کەسێکە دەوێت ئینگلیزی بزانێت دەبێت بەپرسی بۆچی بەڕاستی دەوێت پێی بژی وەکو کاک بەرزان ئاماژەیدا زمانی کوردی تۆ سیرکەوانێک کە هاتوون لە وڵاتی مەیشەکەن ینی حرمەتمێ هەر لە نیپاڵی و بەنگلادێشێک بۆ هەوڵەدا فێری کوردی بێ کاک دەڕنجان لەبەرەوەی ڕەتی بە اقتصادەکەیەوە ڕەتی بە ژیانەکەیەوە بەڵام من هاوڕام لەگەڵ کاک بەرزان من بۆ خۆم بە فعلی دیومە ینی خوێنکار ناوی لە کوردیات و تۆ لە زانکۆی سلێمانی گریاوە دڵخۆشیان داوەتەوە ینی ئەو پشتگوێ خستنە ئەو کە سەرەتای بەرنامەوتم بۆیە زمانی کوردی دەبێت ئەو بەهایی خۆی پێ بدرێتەوە دەبێت پێی نەدراوە من یعنی بەڕاستی ئەڵێم ئەگەر گرنگترین بەرجەعی ئێمە هەموو جارە بڵێم پەرلەمان بێ بەڕاستی لە کابینەی تازەیە بێ بەڕاستی خەمخۆر بن ینی بەڵام وەکو جەنابەت وشەیەکی زۆر جوانت بەکارێنە بەڕاستی هەر کاربڕێکەر نەبن ینی بەدواداچوونیان هەبێ من هیوادارم ئەم بەرنامەی جەنابەت لە کۆتاییە وەک هەر کۆنفرانسێک ئیتر ینی لە کۆتاییانە تایج بێ بە شوێنان گۆمەکە تشڵەقێنین و کۆمەڵی شوێن بەرپرسیار سەرخەت دەبێنە سەرخەت کێشەیەکی تر هەیە حەز دەکەم ینی لێرەوە باسی بکەین ئەو ناوانەی کە بەکاردی بەشەکیان بۆ نایە خۆی تۆمارکە بۆ نایە خۆی تۆمارکە بە فعلی ئەگەر تۆ جەنابەت ئێستا کە گەنجی و ئەتوێ ڕێستورانتێک دانی مەطعامێک دانی ئیمڕۆ ناوت لێ ناوە بە ناوی خۆت کردووە بۆ نمونە ئەگەر ئەو ناوەی خۆت نییە بە پێی یاسا حجی بکەیت دوای 40 ساڵی تر کوڕەکەی جەنابەت کە دێتە سەر ئەو ڕێستورانتە بێ ئەو ناوە ئەمینێتەوە خەڵکێکی تر دێتن و ڕسوماتەکە دام ناوەکەی جەنابەتدا و تۆ نابی بە بڕاند ئەوە یەک لە کێشەکان کێشەیەکی تر بەشێکی فێڵکردنە لە خەڵک لەبەر ئەوەی ناوی ڕێستورانتێکی جیهانی لە خۆی ناوە لە ناو گەڕەکێکی باڵێن ڕاقی ڕێستورانتێکی کردوتەوە ئەو ناوەی ئەو هی ئەو نییە هی خەڵکێکی ترە بڕاندە ئەو براندەی بۆ نایەتن تۆمارکە لەبەر ئەوەی هی ئەو نییە مافی بەکارهێنانی نییە ئەوەش بە شێوازێک لە شێوازەکانی تر ئەوەیە کە فێڵکردنە لە هاوڵاتی ڕاستە قسەکانە تاڵ ئەلبەتە من وەکوتم زمانی کوردی زمانی فەرمی نییەوە زمانی کار و پیشەش نییەوە زمانێک نییە تۆ بەهۆیەوە لە فەیەکت دەستکەوێت زمانی شێخەڵایە زمانی بمبورنە و شوێنە پێ خراپ نییە مە بەسم شوێنی کافەیەک دانێ هەرەوەندە یەک تۆز بەو زمانە بڵێن ڕاقی بێ زمانەکەی بکە بە عەرەبی ئینگلیزی هەر نێرگەلە بە عەرەبی بفرۆشیە ئەو شتانەی تر شتەکان نرخیان بەرز بێتەوە یەک تۆز بەهای مادی ئابووریان بەرز بێتەوە بێ بە عەرەبی بیان فرۆشی لە چیتە بازاڕیشەوە شتە گەورەکان بەهای پارە مامەڵەکەش دۆلارە ینی تۆ هیچ شتێکت کوردی نییە پاشان ئەگەر تێبینی بکەن لە شێخەڵا لە هەولێر بەر بەلەدیەکە و دارەستاوەکە لە سلێمانی و زۆر شوێنی تر لە دووە کۆوانەکە نازانم گەنجێکی کورد تەماتە فرۆشە فێری عەرەبێکی باش بووە پەتاتە فرۆشە فێری عەرەبێکی باش بووە کابراش زانکۆ خوێنێت دکتۆرا خوێنی عەرەبی نازانێ مەسەلەکە ئەوەیە وەکو مامۆستا ژووتی ڕێک پەیوەندی بەوە هەیە تۆ زمانی اقتصادت نییە کابرا بە 2 مانگ لە شێخەڵا فێری عەرەبیە بێ بە 6 ساڵ لە زانکۆی سەلاحەدین و سلێمانی فێری عەرەبی نابێ تۆ لە کافەیەک ئیشەکەی لەسەر 100 مەتری با ناوی کافەیەک نەڵێن لە 100 مەتری هەولێر لە کافەیەک ئیش بکە بە 3 مانگ ڕەنگە فێری ئینگلیزیێکی باش بی ڕەنگە هەنێ بڵێنە من فۆایدەکانە ئەمە قازانجەکانە باشە بەپی ئەوەی هەیە بەپی ئەوەی هەیە و کە هەڵبەتێمە با من ڕوونکردنەوەی بم ببینەرانیان ئێمە خوانەخواستە لە هیچ زمانێکی تر کەم ناکەینەوە زمان زانین و زمان ینی وەک پیرەمێردودی چەند زمان بزانی وەندە ئینسانی ئەوە حقیقەتە و سەپۆرتیەوەشەکەین بەڵام ئێمە قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە کە زمانی کوردیمان لێون نەبێت زمانی کوردی فەرامۆژ نەکەین زمانی کوردی نەبێتە زمانێکە بە جۆرێک لە جۆرەکان وەکو جەنابە باسیەکەی مزایدەی پێوەکرێن زمانی فەرمی و بەڵام لە واقعیشە زمانی فەرمی نییە بمبورە مامۆستا ئامانجی ئێمە ئەوە نییە مەسەلەن بڵێن خۆ فێری زمان مەکە ئامانجی منەوەی من پیتزا بۆ بە عەرەبی بخۆم مەسەلەکە ئەوەیە من کێشەم توش بووە کێشەی ڕۆژانەم توش بووە ئەس لە ئەکادیمیا و کۆنفرانس بێنین بە
کێشەی ڕۆژانم توش بووە قایمقام بۆچی ئەم فەرمانێک نایە ئەمە بکەن بە مناقش زعتر بکەن بە کوردی بزانین چییە مناقش زعتر من نازانم چییە ینی بزانکۆی بۆ چییە ئەمە مەکاتیمیا و کۆنفرانسی بۆ چییە قامیژەڵەمیش لەسەر و من نه مامۆستا نانە منەزانم ئەمە ڕۆژ باشە لانی کەم کاک بەرزان لانی کەم ینی لەگەڵ ئەوەی کرد باسێک ڕۆڵا هەر بۆم نایە من ناوەکەی نازانم بزە ناعقل چیوت مناقش زعتر لە ئاوەتا مناقش زعتر مەعەجەبن یعنی لانی کەم ئەمە هەر کوردیەکەی نەنووسراوە ئەوە زەوقە کاک دەرون یعنی بزانین چۆن ئەگەر ینی ئەگەر حەقەکە وا بێت ئەگەر حەقەکە وا بێت با بڵین لە بەروی ئەگەر هاوڵاتیەکی عەرەبی ژێمە هەولێر وەک پایتەختی گەشتیاری و گەشتیاری زۆر ڕوویتەیەەکە ئەگەر بۆ عەرەبەکەش بۆ هاوڵاتیەکی مەفروزە بە گەورەی بە کوردی بنووسری و لە ژێریشەوە بە عەرەبی زمانی تۆ ئینگلیزیش بنووس ئەزانی مەعقول نییە لە دنیای شتیوانیە لە دنیای شتیوانیە 199 خەڵک بە زمانی 100 قسە بکە وەڵامە عەرەبیە 199 بە کاکنادر بڵێم بەرپرسی گەشت و گوزار ینی لە زۆربەی وڵاتەکانی دەرەوە کاتێک کە تۆ با بڵین لە تورکیا با بڵین لە ئەڵمانیا ئەو کارمەندەی یا ئەو گارسۆنەی کە لە ئیشەکان لەو کافتریا و ڕێستۆران توشتا ینی یەکەم زمانە بێ زمانی وڵاتەکە بزانێ اینجا سەکەند زمان ینی زمانی دووەم زمانی ئەوڵ ینی زمانی بیانەکان بزانێ ئینگلیزی بزانێ ئەو کارمەندانی کە لێرە ئیشەکەن من نازانم من ڕەنگە بە قودرەتی قادر وەکو کاک بەرزانوتی بەشێکیان خۆیان لێرە فێری کوردی و سەرەتەقەیەکی کوردی بوو بن بەڵام وەکو زەختی ئێوە وەکو زەختی حکوومەت هیچ شتێک لەم شتانیان پێوە دیار نییە ئەو بابەتە ئەوەندەی پەیوەندی بە سیستەمە گشتەکەی وەیە پەیوەندی بە وەزارەتێک نییە وەکو دەستەی گەشت و گوزار وەکو وەزارەتی تەندروستی وەکو وەزارەتێک چونکو ئەو کارمەندانەی دێن ڕەنگە لە تەندروستی ئیشکەن لە گەشت و گوزار ئیشکەن لە کرێکار لە بازار ئیشکەن لە شوێنە گشتەکان ئیشکەن لە کەرتی تایبەت ئیشکەن بۆیە دەبێ ئەوانە بە سیستەم و داخلی سیستەمەکە بکرێن ئەو زمانیان فێر بکرێ ئێمەش بە مەرجێکی باشی دەزانین ئەو مەرجە هەبێت بۆ هەر بیانیە کە دێ بۆ هەرێمی کوردستان کە کار دەکات ئیتر ئەو بیانیە تەکنیکیە یاخوب کارمەندێکی سادە و ساکارە بەڵام گرنگەوەیە دەبێت زمان بزان دەستخۆش مامۆسا من طبعاً لەگەڵ ئەو پەڕی حرمەتم بۆ کاگنادر و بۆ هاوپیشەکانی و حتا بۆ وەزیریش بەڕاستی بەڵام سەیرەکەی کاگنادر وتەبێژی بەڕێوەبەرایەتێکی گەورەی وەکو گەشت و گوزارە ینی سەیرەکەی ڕەنگە هەر وەکو تۆ قساکاکە وەکو شاعیرێک و کە چوزانمەین تۆ شەر داواکەی ئەوی شەر داواکە یعنی ئەم کێشەیە کاک بەرزان هەمان پرسیارم بۆ تۆشەیە بەم داواکردن و کوڕوزانەوانە حەلە بێ من عرضم کردی کاک دەرونجار ینی ببوورەوە لە مامۆسانی ببوورە ئێنێ وەکو ڕۆژنامە نووسێک هەفتەیەک ینی ماوەی هەفتەیەکە خەریکی ئەم بەرنامەین ئەوە تا مەسەلەن پلانمان هەیە ڕێو شوێنمان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە یعنی چۆنە بێ وەزارەتێکی گەورە و گران ئەم پلانانی نەبێت من هەر داوا بکە لە کورتنی وڵامە پێدەڵێم لەبەرەوەی کەس بە ئیشی خۆی نازانێ ینی کەس هەمیشە پێوایەوە ئیشی کەسێکی ترە کە لە واقعیش ئیشی هەمومانە ینی لە تاکەوە بۆ گشتی و بۆ بەڕێوەبەرێکی بەڕێزی وەکو کاگنادر و سەروتر بۆیە من هەر بە نمونە بۆ جەنابەت هاوڕێکی عزیزم لەم شوانەیە لە ئەڵمانیا باسی ناوی مناڵمان کرد وتی ینی تۆ ناوەکە تەقدیمەکەی بەڵام ئەوان دوای مدەتێک جواب تێنەوە ئەو ناوە دەبێت دیراسە بکرێت دەبێت حتا لەگەڵ بەڕاستی لە قەوسە باسی ئەمنی قومی کرد ینی ئاسایشی نەتەوەی لەوێ لە وڵاتێکی گەورە و گرانی و ئەڵمانیا یعنی ناونان هەروە کارێکی هەوانتەنیە تۆ ناوی شتێک بنیت و فڕێ بێت ناوەکە تەقدیم کەیت و وەڵامە بەڵێ ینی تۆ ینی کە ئەو مناڵە بووە و ئەوە نییە بە تۆ بە ئارەزی خۆت بێ ینی لێرێتە چی دویست بڵێ ناوی چێوەکو جم لە هەمەخان بوتی خۆشی سەحەبی مناڵە کاڵێ نازانم مانای چییە بۆیە تۆ بێ فەڕەنگت قەوسێکم بیت ینی هەندێک لەو برادرانی ئامار کە قسەمان لەگەڵاکردن و حەزیان نەکرد ناویان بێنین ینیڵێ جاری وایە درامایەکی ئاینیە بێتە هۆکاریەوەی کە لەو مانگا زۆرترین و ناوە بندێ یوسفە و یوزارسیفە و چوزانم میسی چوار گۆڵەکە هاتریکەکە بەیانی 5 مناڵ بەناوی میسی و لیۆن میسی و کریستیان و نازانم چ دەڕونەت باتەوە سەر بەڕاستی نەبوونی یان لاوازی ئینتیماینەتەوەی ئەمە ئیترەوە دەرگاکی گەورەترەکاتەوە کاچتەوە سەر پرۆسی پەروەردە و سەر کای گەورەتر حکوومەتیش لەم وڵاتە ئەوەی کەی بینین حکوومەتێکی ئەوەندە خەمخۆری ئەو بابەتە نییە تا بڵێ یعنی چۆنەڵی ئەو پاوەەری دڵی ئەو دایک و باوکە کەم کاتەوە بڵێ ئەم شەو میسی سێ گۆڵی مەرج نییە بەانی مناڵەکە و ناوبیەگەر ئەو تەقدیمکردنی تۆ هەبێت وەک باسەکە دوو ڕۆژ بە هەفتەیە ئەو ناوە دیراسە تاقیقێک لە ناوەکە بکات دراسەیەک لە ناوەکە بکات
ڕەنگە بگاتەوەی کە دایک و باوکەکەش پەشیمان بنەوە بەڕاستی. من تەسکەرەم لایە کاک بەرزان دوای ئەمە قسە بکە، یعنی من لە فەیسبوک ئێستا با تەشیر نەکەین بە هیچ سیاسی، تەسکەری مناڵم لایە بە ناوی حیزبەکانەوە، بە ناوی پارتی سیاسیەوە، بە ناوی نازانم چیەوە، بە ناوی چوزانم قاعیدی سیاسیەوە لە وڵاتە بارحاڵ کاک بەرزان تۆ بیر نەچێت، یعنی بەرزترین دەسەڵات و مەرجع کە پەرلەمانە بەداخەوە هەمومان بە ڕاشکایی بڵین جاری وایە قەراری پەرلەمان بە عەرەبی ئەنووسرێت، ینی خودی قەرارەکە وەکو هاوڕێیەک خۆ بەڕاستی تۆ ئەمە ئیتر هیچ مبەرێک نابێت. تا قسەکەی کاک بەرزان ینی هەر بە وەرەقە و قەڵەم بەدڵنیاییەوە من بۆی کە فعلەن پشتگیری لە کاک بەرزانەکەم لەو نقطەیە ڕاست. ئەلبەتە کاک دەروون مرۆڤ ئاساییە ئەوەی کە ناوی بە ناوی چۆ مناڵەکەی ناوەنێ، ئاساییە لە ڕووی ئەوەی کە مرۆڤ حەز دەکا و ئەمڕازانە بە تاقی بکاتەوە کە ئەو دەبەستێتەوە بە گیانەوە. یعنی ئێمە گیانمان بچووکە، دنیامان بچووکە، جوغزەکەمان ژینگەکەمان بچووکە، واتە تۆ باسی درامایەکەکەی لە درامایەکە درامایەکی تورکی و مناڵەکانی بە ناوی تورکی لە دنیا مەواردە، ئاساییە ناوی کریسیانۆی ناوەنێ، ناوی فلانین، لەبەرەوەی کە تۆ بەدیلەکەت نییە، ئەی تۆ درامات نییە ناوی خۆشی تیابێ، درامەکانی ناوەکانەوەی عەرەبیە، درامەکانیشەوەی تۆ ناوت نییە، وار بیر لەوە ناکەیتەوە. یەک کێشە هەیە ئەگەر ئێستا چۆ بۆ باڵۆزخانەی ئەگەر هەبێ لە بەغدا سۆماڵ بڵێ ئێمە ئەمانەوێ کۆمەڵێ ڕۆشنبیری نۆمانەوێ دەورەیە خولێ بکەینەوە بۆ زمانی سۆماڵی هاوکاری تەکەن، کتێبت بۆی سۆماڵ لە برسا ئەمرێ بۆ تەنێرێ بۆی زمانەکەی فێربی. ئێمە بەس لە بەروی بەنگلادشی نازانین، لەگەڵ بەنگلادشیەکانە بە ناچار بە کوردی قساکەین، بۆی ئەوانمان فێر کردووە، بەڵام لە بەرەوەی عەرەبیە زانین تەقەتەقەی پێەکەین، ئەوانمان فێری عەرەبی کرد. بەنگلادشیەکە ئەزانی سێری هەموو زمانەکانی تر بکە، چ زمانی ئێمە نەیزانین ئەو خەڵکەی و نەتەوانە دەن فێری زمانی ئەمە بن. بڕۆ ئێستا بەنگالیەک بێنە چ زانم ئیسپانیەک بێن، لەبەر ئێمە زمانی ئەو نازانی تا بە زمانیەوە قسە بکەین. ئێمە مشکلێکی گەورەکە هەمانە لێرە خۆ بەکەم زانینە. چە من برادەرەمە ڕووی نایە، گەر ترخێنیان هەبوو بێ بڵێ ترخێنەمان هەبوو ڕووی نایە ڕوو، بەڵام دێ پۆز لێ لە من نمونەیەکێنەوە کۆپەرشینۆم خوارم ڕۆ ڕسمی ئەگرێ لە ئینستاگرام من نمونەیەکێنەوە ڕێستۆرانتێکەیە لە ینی کافێک هەبوو لە شاری سلەیمانی، خاوەنی کافتریاکە کۆمەڵێ هاوڕێ و کۆمەڵە گەنجی باش بوون، کافتریاکان ناو نابوو سیسی دووسی باشە، منیش پێم وتمارێمە سیسی چێ وتی کاکە سیسی نییە ئەوە چەمچەماڵە، خەڵکی چەمچەماڵە، وتیەوە چەمچەماڵە، بەڵام ئەگەر ناومان بنایە چەمچەماڵ بەخوا کەس ناهاو، ئەو کچە ئەو کوڕ و کچانە ناهاتن کایانێ شۆ بکەن لێ چەمچەماڵەکەمان کردو بە سیسی، بۆ بە سیسیەکە خەڵکە چێ زۆربەی ئەو خەڵکەی دێتە لامان زۆر جا حەزەکە ناوی کۆمپانیاکەی دابنێتن، حەزەکە ناوی کۆمپانیەکەی هەمان ناوی کۆمپانیای ڕەفیقەکەی بێ، با ئەکرێت و ناوی مناڵەکەت ناوی مناڵی ڕەفیقەکەت بێ، بەڵام ناکرێت بە پێی یاسا تو ناوی کۆمپانیەکەت هەمان ناوی. بەڵام ئەوەی کە جەنابە باسیەکەی کوردستان و لایەنی پەیوەندیدار وەکو مامۆساوەتی پەرلەمان و ینی بەرپرسە باڵاکانی ئەم وڵاتە بێ مشورێکی عاقڵانەتر لە عەقڵی تاچی ئەم وڵاتە بخۆن بۆ بابەتە، یعنی یاسایەک جێبەجێ دەکەین، ئەو یاسایە یاسای ژمارەسی ساڵی 1984 عێراقە، یاسای بازرگانی تا ئەم دقەیە من ئێستا کە کۆت و بند کراومە لەو یاسایە ناتوانم دەرچم. دەستخۆش ئەلبەتە کاک دەورن بمبورە بەس یەک شدێمە زۆر تێکەڵمان کرد، شتەکان زۆر باش بوو، بەڵام با ئەو دوو بەشە جیاکەینەوە وتمان بەشێشانیشی ئەوەی قایمقامە، بەشێشان ئەوە ستراکچەرە، با باز لەمە بکەین، ئەمە کارەساتە. من لە شوێنێکی تری شاوتم ئاوتیان ئەوە کریسیانۆ گۆڵەکە کە دایان نابوو بۆ کریسیان با بە خولە بگرین با کریسیانۆ بەردەن. مەسەلەکە ئەوەی بایم قایم ئەوەی لە قایم قامێسە کاک نەوزاد هادیە توانێت چاچی بکە، ئەوەی پەیوەندی ڕاستە هەندێک ئێستا کاک هەڤاڵە بوو بەکرد دکتۆر هەڤاڵە بوو بەکرد لە سلێمانیە توانێت بە یەک فەرمانەوانەوەی بکا بە کوردی، ینی ئەمە ناقانونیە نە هیچ ئەبێت لە کوردی. ڕاستە هەنگاوەکان ئاسانتر بکەین، ینی ڕاستە هەنگاوەکان ئاسانتر بکەین بە فەرمی ڕەنگە پارێزگار ینی ڕەنگە پارێزگارەکان و قایم قامەکان بە کۆمپانیایکی زەبەلاحی حیزبی وەکو پێویست نەوێرن، بەڵام خۆتوانن لە ڕێستۆرانتەکانەوە دەست ئەزانیی بەشیشی وشیاریە نۆکاوی ڤێن ناچیە، تۆ نۆکاو دانی فەلافلی ڤێنە، ئەنی نۆکاوکەی لە ڤێن فەلافل دۆت نازانی ئەزانی چی ئەمە بەشێکی ناو لە ڕووی بزنسەوە زانستی ئابوووریەوە هەندێک کەسێ ساختەچێتیە کە ناوی سەرنجڕاکێش ناوێکی بۆی پێکەنینەوە دروستکە قەرەباڵغ بێ، ئەوە بزنسمانە، بەڵام ئەی خۆ بە حافظ بزنسمان نییە، بەڕێز کاک نەوزاد هادی دەتوانێت بە یەک فەرمان ڕەنگە دوای بڵێن ناتوانێت ئەتوانێت باوە بڵێم
کاک نەوزاداتوان هادیە توانێ بە فەرمانێ دکتۆر هەڤاڵە توانێ بە فەرمانێ بڕۆ خۆیان ڕۆژان ناچنە کافێکان خۆیانێ بین بە عەرەبی بە ڕێزیان ئەوانش بەداخەوە گەر کابراوە نەزانێ بە عەرەبی پێڵێن ئەوەمان بۆ داواکەیانی ئەگەر 100 جار تووشیان بووە دەتوانن چاچی بکەن بۆیە کە ئەوەی ئەکادیمیایە کاک دەروون با ئەوەندە نەڕۆینە سەرە و بوارە زمانی کوردی خاڵبەندی چیە و فڵان چییە من کێشەمەوە نییە با بنووسێ زەعتەر بەس لانی کەم بە کوردی بنووسێ زەعتەری ئەوە دەستخۆش کۆمەڵێ بەڕای هاوڵاتیانی شخوانەوەی گرتو و دوای ئەوە دوا قساکەین بەرەو چارەسەر بزانین چۆن گۆمەکەمان شلەقانەوە بەڵام چۆنی نەسیحەتێکی لایانی پەیوەندیدار بکەین و چۆن کاک بەرزان بە پارێزگارەکانی کوردستانەڵێ ڕاستەکە ینی خۆ ئەگەر نەتوانن کۆمپانیایکی گەورە ناوی کۆمپانیایکی گەورە بگۆڕن خۆتوانن ناوی ئەم پیتزایە بگۆڕن ینی خۆتوانن لە جیاتی ئەم مناقش نازام چییە بیکەن بە کوردی پیان دەسەکانی خۆش بێ کاک بەرزان بابینەریە و لێدوانانە بین و دوا قسە دیتنا من دەربارە ناوادا gelek giringe gelek pêdiviye em Kurd navên Kurdî deyîne ser zaroketxwe yê ku ra yê kiça navê nû yê taze yê ku kesatiya wan pê pêv keve nelawaz bin. وڵایی یەک دانیان بە حسابی خۆم ئینگلیزیە ئەویش فێرینە ئیتر ئەوانەی کانی بە ناوی بە ڕاهی خۆمان ناومان ناوە فێرین مانای دەریایەکە لە بازام دەریایەکە لە ئیتاالیا لە تورکیا لە شوێنێکی وایە هەی بەنسبەت وڵاتی ئێمەوەکو ئیسلامی تۆزێک لەبەرەوە بە بەندینی بەحمەد ئەنەس بە پێنەی دارێکە دارێکی لە دارەکانی بەعشت محەممەدیژەوە ناوێکی پیرۆزرا ئەنەسیژەوە ئەنەسی کوڕی مالیک هەر بە پێ و ناوانە ناونرا بەڕێزە چەند مناڵە دوو منە ماروین و ماردین این مازیار عەفو مازیار یعنی باخشە ماردینش وەڵایی تاوامان هەگەی ناچێت ئەوە چەند ڤۆکسپۆپێک بوو لەبەر ماوەی کاتەکە من ناوی مناڵەکەمە لەم بەسەر چاو من مناڵەکەم ناوی بارانە نایەکی زۆر کوردی تەڕ و هەر بۆ نییە قوربانە من چای ماچەکەم ئەی مناڵەکەی خۆت ببوورە و پرسیارە تۆ کردێ بۆیە پیشکردم سێ مناڵم هەیە هەر سێکیان ناویان کوردیە تابعەکانم لێ کۆ کردوتنەوە کچەکەم ناوی دروستە کوڕێکم ناوی پەرستە کوڕێکشم ناوی درودە درود سڵاو باشە مامۆسابا هاتە سەر بەست تۆ کاک بەرزان بوخچەی نەکراوی مامۆسا تۆ مناڵەکانەوە لەو ئێحتراممان هەیە و چاویان ماچەکەم و لە تەمەنێکی زۆر مناڵی و بە حکومی کە مناڵەکانی بەڕێستە ناس سەحەب ڕێزی کاکە دەروینجانەوەکی جەناب بەدامەژن داخۆت دەیانناسی تا ڕادەیەک کاکەمە بەست کە نزیک چاودەمەنی جەنابتەوە کاکەمە بەست کوڕی گەورەمانە چای ماچەکەم سا لە دەروی وڵاتە دیارە باستخان دکتۆر بەهەست دوای ئەو سێهەممان کاکە پێویست کە تەلەبەی ئەندازیاری ئەوش ئاخر ساڵەتی چوارەمان پەیوەستخان کەویش کۆلێجی پزیشکی ددانە 9 ساڵە بە سێ پێنجەممان ئەڤرێست ئەوان ڕێی عایلە بوو با بڵین وەکو لوتکەی شاقی ئەڤرێست بەڵێ دەسەکانە خۆش و خوا تەمەند درێژیانکە کاک بەرزانبا لە تۆ نەپرسیڵ کێشە لە ناوکی خۆمان ئەو کاک مستاک فەرمان تۆ کوڕەکەت نایەت پرۆدیوسەری بەرنامە ژەنین خۆشە کوڕەکەیش ناوی ژەنینە کاک بەر مناڵەکەی ناوی چییە؟ کاک بەری دەرهێنەریش چی؟ ڕێنا کەواتە سەتاسەتی ئەوەی هەبوو ئێستا کوردی کەواتە خۆشبەختانە تۆزێ من ترسام بەڵام هەمومان کوردی لە ڕسوماتیش کەمترە ینی هەر ناوێکی 500 زاری دەستخۆش کاک بەرزان دوا قسە یەک دەقەمان ماوە یەک دەقەمان ماوە من دەمەوێت دوا قسەمەوە بێ کە گرفتەوە نییە ناوی منداڵەکە دەنێی چی مادامە چێچەتی احتیقاداتەوە من کێشەم نییە ناوی منداڵەکە دەنی محەممەد یا فڵان شت هیچ کێشەی من نییە بەڵام کاتێ دێتە بەرخوردی منەکە دێتە دەرەوە لەگەڵ منە ئیشتیای من دەکوژێ دێت ڕێ لە من دەگرێت جادە و ڕێستۆرانتی من تێگەدا من ئالەویا کێشەمەیە لەگەڵە دەنا ناوی مناڵی حەز دەکەی بە ناوی قاڕەیەکەوە ناوی بنێ گوڵی لە بنگالیا لە هەر شوێنێکە پێ خۆشە ناوی ئەلبەتە من کەسێکی ناسیۆنالیستم و باوەڕم بەوەیە کە بێ کورد بەڵام قسەکەی جەناب کاتێککە ئەو ناو گوێزرایەوە سەر قوتعی شوێنێک ئەو کاتە نابێ دەبێ مادەم کاکە تۆ دەنووسی محەممەد ئەلبەتە من کێشێکی ترم هەیە کاک دەروون بمبورە کاتیش کەم بۆتەوە کێشێکی ترم هەیە نووسەرەکانت
لەسەر فەیسبوکەکە شتە نووسێ تەختەکریلێکی کوردی دانەبەزاندووە یعنی یەکێ لە کێشەکانی نووسری ئێمە ئەوەیە تەختە بە فۆنتی عەرەبی شتە نووسێ باسی گرنگی زمانەکە بە فۆنتی عەرەبی ئەخر ئەمەیەکێکە لە کێشەکان کە جارێ ئەوەی تیم کێشەی ئەکادیمیەوە کێشەکەی ترەوەیە مادامەکێ مناڵەکەت بە عەرەبی ناوەنەی یا شتێکی تر کولتورێکی ناشرینتر لەو زۆر ناشرینتر لەو هەموو ناونانە ئەوەی فلان دایکی فلان دایکی ئەنەس دایکی نازانم چێ ئەم کولتورە عەرەبیە مادامە چێ تۆ عەرەب نیت ئێمە بە عەرەب بەکەم بینین حساب ناکەین بەکەم نایڵێ مادام عەرەب نیت بە کوردی بێڵێ کاکە تۆ دایکی باران بێ یا دایکی ئەنەس فەرقی چییە بەڵام مادەبێ بۆ بە کوردی ناڵێ ئەدەبیاتی ئەوەیە من هیوادارم بەرنامەکە جێ گرت بێ دوایەوە چوینە دەرەوە مینۆکان گۆڕابێن دەستخۆش منیش ئێستا قسەی ئەخیرمە بێت بۆ لایانی بەرپرس کاکشمان دوا قسە بەڵێ هیوادارم بەڵام تۆ هیوایەکمان بەریانی تۆ ئێمە هەر قساکەین بەڵام تۆ لەناو ئێمە وەکو ژووری بازرگانی هەوڵی ئەوە دەدەین و لە هەوڵیشین ئێستاکە بەوەی کە زۆرترین ئەو ناوانەی تۆمار دەکرێن بە ناوی کوردی بی هەروەها دەکرێتن ئەگەر ناوی شاریان شوێنیان وڵاتیان شاخێک لە هەر وڵاتێکی جیهانبی بە فۆنتی زمانی کوردی بنووسێ نەک بەهی ئەو وڵاتە بۆ ئەوەی کە زمانی کوردی و فۆنتی کوردی بەرەو پێش بچی جگە لەوەش هەوڵی ئەوە دەین کە بە شێوازێکی یاسایی ڕێگر بین لەوەی کە ناوی جگە لە زمانی کوردی تۆمار بکری ئەویش تەنها ئەومان پێکراوە کە ڕوسماتەکەیان لەسەر زیاد بکەین دەسەکانە خۆش مامۆستا دوا قسەیەکی دەبیان کاک دەڕنجیان کە بمانجوڵێن لە خزمەتە ئێمە چیمان کردو هەرچی دەکەین ئەگەر لێمان بپرسن بۆ هەموو قوربانیدان و هەوڵە خەباتەوە لە سادەتی وڵامە دەڵێن بۆ کورد و کوردستان ینی هەرچیمان بەسەرات پێ چیمان کردوێ من کەناڵەکەی جناب دەڵم 24 کەی یانی چی کەی 24 ینی چی ئەو کەی بمانەی چی کوردستان 24 باشە کە بەڵە قوربان لەبەرەوە ئێمە زمان شاڕەگی نەتەوە ینی کە هەموو هەوڵەکانمان بۆ نەتەوە بێ شاڕەگی نێتەوە بەڕاستی زمانە جایمەکە شارڕگەکە وێڵکەین ئیتر شتەکانی کە کەی 24 و هەم شتەکانی کەمان بەچی ینی کە تۆ شارڕگەکە وێڵکەیت و بەرەو لاوازی بڕا بەرەونەمان بڕە دەبێ ئەوڕێکی جدی بدەینەوە بەڕاستی بەکوتی پێم بڵێ لە خەتەرە بەڕاستی لە ئێستادا بەپی ئەو نمونان ئەو سەمپڵی کە من لەو خوشکە جۆم لێبوو لە بەرنامی جەنابتا خۆزگە شارەکانی کەشت وەرەگرت بە دڵنیاییەوە ئەی تۆ سبێنێتەوە 15 ساڵێکی بیتە شارێکە و ناوکار عەرەبی بێ ینی خۆ وەکو کاگوازانوتی ینی بۆیە بەڕاستی لە خەتەرە دەسەکانە خۆش بێ بەڕێزی کاک دەرونج منیش لە کۆتایی بەرنامەکە هەمان ئەو داتایە بە سەرۆکی هەرێمەڵێم بە سەرۆکی حکومەتی ئێستا و سەرۆکی حکومەتی داهاتوویەڵێم بە وەزارەتی گەشت و گوزاری ئەڵێم بە دایک و باوکانی ئازیزی ئەڵێم بە بەرپرسانی باڵای ئەم وڵاتەی ئەڵێم بە پەرلەمانی ئەڵێم وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بۆ وەزارەتی پەروەردەی ئەڵێن کە لە پایتەختی هەرێمی کوردستانە لە 140 ناوەکان ناوی کوردین لە 145 ناوی عەرەبیە لە 115 ناوی بیانیە هیوادارم وەک ئەنجامی ئەم بەرنامەیە جارێک قایمقام و پارێزگارە بەڕێزەکان دەست پێ بکەن بۆی کە وردە ئەم مینۆیانە و ئەم قوتعانەی ناو شارکە هەمومان دەردی کاک بەرزانەڵێ ئاساییە تۆ مناڵەکەت ناوەنی هەرچیەک خۆ مناڵەکەی تۆ بەر من ناکەوێت بەڵام قوتعای ڕێستۆرانتێک بەر منەکەوێت بەڵام خۆ ئەم مینۆیە بەر من و بەر باوکم و بەر خاڵم و بەر فلان و بەر فیسارەکەوێت هیوادارم لە هەنگاوە کورتەکانەوە دەست پێ بکەن چکە دەردی مامۆساوتی ڕەنگە 10 ساڵی تر خۆت بکەی بە شاری هەولێرە لە دەنا و دوو ناو ناوی کوردی بێت کاتێکی خۆش هیوادارم شتێکمان